ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی شاری مووسڵ لە تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی بەردەوامە و هاوکاتی پێشڕەویەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و لەشکری عێراق تێرۆریستان هێرش دەکەنە سەر شاری کەرکووک و ناوچەکانی دەوروبەری. دکتۆر محەممەد جەلال مەجید پسپۆڕی زانستە سیاسیەکان ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت. سەرەتاش بەو هێرشەی ئەمڕۆی داعش دەست پێ دەکەم بۆ سەر شاری کەرکووک. ئایا ئەمە هێرشێکی چاوەڕوان کراو بوو؟ بەڵێ لە ڕاستیدا ئەم کاتتان باش پێشەکی بەڵێ هێرشێکی چاوەڕوان کراو بوو و مەفروز بوو سەرکردە سەربازیەکانی هێزی پێشمەرگە و ئاسایش ئەو شارە ئامادەکاریان بۆ بکردە. بەڵام ئەوەی کە ئەیبینین ئێستا کە لە شاری کەرکووک ڕوویداوە بەڵگەیە لەسەر ئەوەی ئامادەکاری پێویست بۆ ئەم ئیشە نەکراوە. کات بەڵێن لە جەنابەت ئاشکرایە ئەمە یەکەم جار نییە کە داعش هێرش بکاتە سەر شاری کەرکووک. لە 2 ساڵی ڕابردوودا چەندین محاولەی تری بۆ کەرکووک. بەڵێ دکتۆر ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ دوو ڕەهەندی هەیە، ڕەهەندێکی ئاسایشی و ڕەهەندێکی سیاسیشی. کامیان گرنگترن؟ بە بڕوای من هەردوو ڕەهەندەکە گرنگن، بەڵام ڕەهەندە سیاسەکەی گرنگترە بەهۆی 3 هۆکارەوە. ئێمە ئەزانین کە سەرهەڵدانی داعش لە دەرەنجامی 3 فاکتەری سەرەکیەوە. یەکەمیان ئەو ململانی کە هێزە گەورەکانی ناوچەکە وەکو تورک و ئێران و وڵاتانی عەرەبی بە تایبەتی سعودیە ئەیکەن بۆ بەدەستهێنانی هەیمەنە لە ناوچەکە، ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەم سەرڕێژکردنی شەڕی ناوخۆی سووریایە بۆ ناو عێراق. خاڵی سێمیش لە دەرەنجامی ئەو ناکۆکی و ناڕەحەتیەی نێوان عەرەبی سونەی عێراق و حکومڕانە عەرەبە شیعەکانی بەغایە. دیارە هەر بەو هۆکارە دیارە ڕەهەندە سیاسەکە گرنگترێکی زیاتریەیە. بەڕای جەنابەت ئەم ئۆپەراسیۆنەی مووسڵ دەتوانێت هەم داعش و هەم ئایدۆلۆژیای داعش لە ناو عێراقدا بنەبڕ بکە؟ نەخێر بە هیچ شێوەیەک نابێت چاوەڕوانی ئەوە بکرێت نە داعش وەکو ڕێکخراو لە ناو بچێت، نە ئایدۆلۆژیای توندڕەوی ئیسلامی لە ناو بچێت. ڕەمە تۆزێک بچووک بکرێتەوە یان چواردەوری بۆ دانێ و سنووردار بکرێ، ئەمما بە هیچ شێوەیەک لەو بڕوایەدام لە ناو ناچێت و زیندوو ئەبێت. بەڵێ دکتۆر بۆ خۆت دەزانی ینی زۆرێک لە چاودێر ئاماژە بەوە دەکەن لە قۆناغی پاش داعشدا کۆمەڵی قەیرانی تر هەیە کە چاوەڕێ دەکرێت یا پێشبینی دەکرێت. لەوانە بۆ نمونە قەیرانی نێوان کورد و عەرەب، قەیرانی نێوان سونە و سونە، قەیرانی نێوان سونە و شیعە. ینی ئەم قەیرانە چاوەڕوانکراوانە کورد پێویستە چی بکە بە تایبەتی لە قۆناغی پاش داعشدا؟ بەڵێ بەڕاستی دوو شت هەیە کە ئەبێ لێرە باسی بکەین. یەکێکیان پرسی سونەی عەرەبی عێراقە، دووەمیشیان پرسی کوردە لە عێراقە. بەنسبەت سونەی عێراق جارێکی تر پەیوەندی بە پرسیاری پێشووی بەڕێستەوە هەیە. بۆ سنووردارکردنی دەسەڵاتی داعش پێویستە پارێزگا سونەکانی عێراق جۆرێک لە فدراڵیەتیان بدرێتێ بە پێی مادەی 119 دەستوری عێراق. بۆ نمونە ئەوە بوو لە مانگی دەی 2011 پارێزگای سەلاحەدین داوای کرد، لە مانگی لە مانی دەی 2011 سەلاحەدین داوای کرد، لە مانی 11 2011 ئەنبار داوای کرد و لە مانی 2011 دیالە داوای کرد، بەڵام ئەوە بوو مالیکی ڕازی نەبوو کە فدراڵێت با بەم پارێزگانە. ئەمە شتێکی هێجگار گرنگە ئەگەر بیانەوێ داعش دامرکێنەوە. بەنسبەت کوردی عێراقیشەوە بە بڕوای من کورد جێگەی نەماوە لە عێراقا، ئەبێ هەنگاوی پێویست بنرێ بۆ جابوونەوە، خۆ ئامادەکردن بۆ سربەخۆبوونی کوردستان و ئیستقلالی کوردستان و ئامادەکاری بکرێ بۆ مافی چارەی خۆنووسین. بەڵێ دکتۆر ئەگەر زۆر بە کورتی پێم بڵێ حەز دەکەم لەبارەی تورکیا و ئێرانیشەوە بپرسم، پێ دوایە ئۆپەراسیۆنی مووسڵ یا بنەبڕکردنی داعش لە عێراقدا بەرژەوەندیەکانی تورکیا و ئێرانیش سنووردار بکات؟ زۆر بە کورتی تکایە؟ بەڵێ ئەمە زیاتر پەیوەندی بە پرسیاری یەکەمتەوە هەیە کە ڕەهەندی ئاسایش و سەربازەکەیە. بەڵێ دەسەڵات و نفوزی تورکیا و ئێران تا ڕادەیەکی زۆر سنووردارە ئەبێت. معلومە بەڕێستان
حەشدی شعبی دروست کردووە بە پشگیری ئێران و حەشدی وەتەنی هەیە بە پشگیری تورکیا بە لە ناوبردننی داعش لە موسڵدایە نفوزی ئەم دوو هێزە گەورەی ناوچەکە تا ڕادێکی توور سنووردارە بێ بەڵام بە دڵنیاییەوە لە ناو ناچێت. دکتۆر محەممەد زۆر سپاسە دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا زۆر سپاس بە خۆشحاڵیەوە.